میوانی بەڕێزی بەرنامەکەمان لەم بەشا بۆ گفتوگۆکردن لەسەر بابەتی گەشتیاری و ئەوەی کە چەند خزمەتی گەشتیار بکرێت بۆی کە ڕێژەکە ڕوو لە زیادبوون بکات بەڕێز عەتا ئەنوەر سەرۆکی کۆمەڵەی کۆمپانیای گەشت و گوزارەکانی سلێمانیمان لەگەڵدایە. کاک عەتای گیان زۆر بەخێر بێت. ئامارەکان ئەوەی کە باس ئەکرێت لە چاو ساڵی ڕابردوو جەژنی قوربان و تەنانەت جەژنی ڕەمەزانیش ڕێژەکە زۆر زیاتری کردووە. لا دوای چی کراوە کە ئەم ڕێژەی زیای کردووە؟ سڵاو لە بەڕێستان بەیانی ئێوەش باش دەستخۆشی لە بەڕێستانەکەم بۆ ڕژاندنیان بابەتە. حتما کە گەشتیار لە جەژنی قوربانە لە جەژنی ڕەمەزانە زیاتری کردووە بەڵێ فەرقێک و جیاوازیەکی زۆری هەیە. ئەمە هەموو یەگەڕێتەوە بۆ ئەو بەرنامە ئەو پلانانەی کە حکومت دایدەنێ بە هاوکاری کەتی تایبەت. چکە حکومت خۆ دەزانی پاڵپشتە بۆ کەتی تایبەت ئەبێ لە ئەو ڕێگا و یاسایانەی کە بۆماندانین ئێمەش دەڕێ ئێوە گرێبەستەکانمان لەگەڵ کۆمپانیەکانی بەرامبەرمان لە ناوەڕاست و باشووری عێراق و لە وڵاتانی دراوسێ بە تایبەتی وەکو خۆتانی سازانن کە گەشتیارێکی زۆرمان لە وڵاتی ئێرانەوە بۆ دێت. پلان و بەرنامە چی جێبەجێ کرا؟ پلان و بەرنامەکانی حکومت لەوە خۆی بینێتەوە بە پێشوازیکردن لە گەشتیاریان لە بازگەکانە لە فڕۆکەخانەدا کە ئەمە خۆی لە خۆیان وا دەکات کە گەشتیار هەست بە ئارامی و ئاسایشی بکات کاتێکەیەن پرۆشەر و هەموو شتێکی بابەتی کە پێویستە ئایانەنێ لە بازگەکانە زۆر نامێننەوە. ئەمانەوە ئەکات کە گەشتیارەکان هەستکەن کە بە تایبەتی مەنتیقەی سلێمانی مەنتیقەیەکی وایە کە خزمەت گوزارەکانی بەرزە هەر لە پێشوازیکردنیان لە سێتەر بازگەکانی چەند چەماڵ و تاگەنە ناو شاری سلێمانی و کاتێکیش ئەوانەی کە لە ڕێگەی کۆمپانیەکانەوە دێن هەموو شتەکانیان بۆ مسۆگەرکرا بۆ نمونە دابینکردنی هوتێلەکەی دابینکردنی شوێنی گەشتەکانیانە دابینکردنی ئەو ڕێستوران و ئەم شتانەیە کە ئەمانە هەمووی خۆی لە چوارچەوەی بەرنمەیە کابینێتەوە لە ڕێپاکێجە کابینێتەوە کە تۆ لەگەڵیانە ئەم گرێبەستە ئەەکەیت ئەمانی پێشکەشەکەیت گەشتیاریش بە ئارامیەت گەشتەکەی خۆی دەکات. ئەمە وای کردووە و بەرزبوونەوەی پلەیکانی گەرما کە وەکو خۆتان بینیتان فەرقێکە بوو لە کوردستان لە سلێمانی بە تایبەتی لەگەڵ ناوەڕاست و باشووری عێراق ئەمانە وایکە کە گەشتیاریی زۆر لەم جەژنە لەخوا بەزیابێت کە ڕووبکاتەوە کوردستان بەگەشتی و شاری سلێمانیش پشکی شێری بەرکەوتووە بە پێی دوا ڕێژە کە بەڕێبەراتی گشتی گەشت و گوزاری سلێمانی دیاری کردووە 159,000 گەشتیار ڕووی کردوێتە سلێمانی و چوار دەوری. باشە تەواوی خزمەت گوزاریەکان کە پێویستە پێشکەشی گەشتیارێک بکرێت لە هەرێمی کوردستانە بەردەستە و هەموو خزمەت گوزاریەک بەردەست بووە کە ئەم ڕێژە زۆرەی گەشتیار بۆ جەژنی قوربان سەردانی هەرێمی کوردستانی کردووە. بەڵێ ئێمە من وەکو کۆمپانیای وەکو کەتی تایبەت خۆشەویستیم بۆ کارەکەم خۆشەویستیم بۆ شاری سلێمانی بۆ کوردستان بەگشتی کاتێکە لەگەڵ ئەو کۆمپانیانە کە گرێبەستیان لەگەڵێکەکەین و گەشتیاریان لێوەردەگری و دانهێنین بۆ ئێرە وەکو ماڵەکەی خۆم سەیرەکەم کە میوانێکم ڕووتەیەەکە ئەبێ بتوانن بە جوانترین شێوە خزمەتی کەم بە بەرزترین کوالیتی ئەوەی کە لە خزمەت گوزاریە لە گەشت و گوزارە پێشکەشی کەم بۆی سپێنێکە ڕۆشتە دەرەوە گلەیم لێ نەکاو لەگەڵ ڕەفیقەکەمە چرپە چرپ بکات و ئەمانە بەڵێ حتمما ئەو پێداویستیانە کە ئامادە کراوە ئەو لیدەرانی کە هەمانە لەگەڵ گروپاتەکانە دەرەچن ئەو شوێنانی کە بۆمان دیاریکردون لەسەر داخوازی خۆیانە ئەلحەمدوللا ئەمە وای کردووە و لەگەڵ ئارامی و ئاسایشی شوێنەکەشمان ئەمانە وای کردووە کە گەشتیار زیاد بکات و ڕووبکاتەوە ئێرە هەمووی کۆ دەبێتەوە لە چیا لەو خزمەت گوزاریانەی کە بەڕێزت پێشکەشیەکەی. باشە تەنیا کۆمپانیەکان نییە با بڵێن هۆتێلەکانە مۆتێلەکانە بازاڕە شوێنە گەشتیاریەکانە ئەو کارمەندانی کە لە شوێنە گەشتیاریەکانە کارەکەن ئەمانە تا چەند کەسانی ئەکادمی کاری لەکەن تا بە شێوازێکی جوان کە بنەما سەرەکیەکانی تیا بێت پێشوازی لە گەشتیار بکەن. خۆشبەختانە ئێساوەکو خۆ دەزانانی ئیمساڵ لەگەڵ پارافەرقی پار لەگەڵ کاتی کۆرۆنای فەرقی هەیە زیادبوونی ڕۆشنبیری گەشت و گوزاری زانیاری گەشت و گوزاری وای کردووە کە ئیستا زۆربەی زۆری شوێنەکان پابند بن بەم بنەمانەوە بۆ نمونە کە بەڕێزە چیتە هوتێلێکی 5 ئەستێرە بەڵێ فەرقی زۆرە لەگەڵ هوتێلێکی 2 ئەستێرە چکە مەجبور ئەمریکا دانێ لە ڕیسپشن کە بتوانێت بە چ زمانێ بێت لەگەڵ بەرامبەرەکە تێبگانجە ئایا ئەم زمانە عەرەبیە ئینگلیزیە تورکیە ئەمانە هەمووی ئاسی ڕۆشنبیرەکە ئیسا زیای کردووە لەڕێ ئەو خولانەی کە دەکرێتەوە لەلایەن حکومەتەوە لەلایەن بەڕێوەبەراتی گەشت و گوزارویان خۆرسکانە ئەو شوێن کارمەندی ئەو شوێنانە کە خوانی تر هوتێل بێ چێشخانە بێ کۆمپانیا بێ ئەمانە وای لێکردوین کە ئیستا لەخوا بەزیا بێ ڕێژەکان ساڵ بە ساڵ زیاکات و کەم ناکات. باشە کاک عەتا گەشتیار لە هەرێمی کوردستان ئایا بۆ نمونە بەرەو شوێنە مێژوویەکان شوێنە گەشتیاریەکانی دەرەوەی ناوشارەکانیش ئەبرێت؟ بەڵێ وەکو خۆتان نەزانن و باستان کەریسا لەم پێش بەرنامەکە نەوعی گەشتەکان فەرقەکە گەشتیاری تەرفیهیمانێک کە تایبەتی لە کاتی بۆنەکان ئاید و ئەمانە گەشتارێکی تایبەتە بە شوێنە مێژوویەکان ئەمانە بە تایبەت تۆ لەگەڵ گروپەکانە ئەتوانیا بێبێ گەشتیاری ئەوە دەستەبەندی کراوە لە هەرێمی کوردستان گەشتیارەکان ئەگەر دەستەبەریش نەکرێت ئێمە خۆمان لە ڕێی خۆمانەوە کارەکە ئێمە ئەوەیە چکە ئێمە زیاتر ئەوەی کە گەشتیارە بینێ دەرەوە ئەبێت بەرامبەر ئەوەشان نیوەی گەشتیاریان ڕۆبعێکی ئەوە بینینەوە کوردستان بۆ ئێمە زۆرەگات چکە
وەکو خۆتان نەزان هێنانەوەی گەشتیار هێنانەوەی دراوی بیانی لە هەر شوێنێکەوە بێت ئەم دراوە بیانی ئایا لە وڵاتانی دەرەوەی ئایا حتا بتمن بێت کە بۆمانە گۆڕنەوە بە دۆلار ئێمە هێنینەوە ئێرە یان لە ناوەڕاست و باشوورەوە بێت کە دێتەوە بۆ ناوەوە ئێمە هەدەف ئاساسیەکەمان ئەوەیە پێشکەشکردنی جوانی کوردستان و شاری سلێمانی بەتایبەتی و هێنانەوەی دراوەکەی بۆ کوردستان و لەگەڵیشە زیادکردنی هەلی کار چکە من ئەگەر لە باتی پاسێک دوو پاسم هەبێ ئەبێ دوو لیدە لەگەڵ یا بنێرم ئەبێ سێ لیدە لەگەڵ یا بنێرم بەڵام ئەمانە کە فراهەم بۆی سالم کاتا هەیە و ئەم زانیاریانە هەیە و لە ڕێی سوۆشال میدیا و خۆتان نەزان لە ڕێی بەعزە شتێکیکەوە وایە کردووە کە گەشتیارێکی زۆر ڕوومان تێ ئەکاتەوە و ئێمەش خۆشحاڵین بۆی کە بتوانین شتێک لەم کارەمانە کە مۆڵەتێکمان وەرگتووە بەرامبەر ئەوەی کە ئێمە گەشت و گوزار ئیشی گەشت و گوزارەکەین بتوانین ئێمەش گەشتیار بێنینەوە بۆ شاری سلێمانی باش کاکە تاکە من باسی ئەوم کرد کارمەندێکی ئەکادمی دابنرێ بۆ شوێنانەی کە بەتایبەت گەشتیار ڕووی تێکات بەتایبەت لە بۆنەکانە من خۆم لە هەفتەی ڕابردووە لەم چەند ڕۆژەی ڕابردووە ئەوم بینیوە دوو حاڵەتم بینیوە کە بەداخەوە ئەمە ئەبینرێت لەیکە لە حاڵەتەکانە کارمەندێکی بەڕێز لە بەردەم دەرگای شوێنە گەشتیارەکەی دانراوە بۆ پێشوازی لە میوانەکان بەڵام تەنانەت لە هاتنە ناوەوەی ئۆتۆمبیلەکانە گرتی بۆ گەشتیارەکان دروستە کرد باشە ئەمە یەکێک لە حاڵەتەکان بوو کە بەداخەوە کێشەیەکیش لەو کاتەیە ڕوویە لە هاتنە ناوەی ئۆتۆمبیلەکەیە لە حاڵەتێکی تریان پاسێکی گەشتیاری هاتبوونە شوێنێکی گەشتیاری هاتبوونە شوێنێکی گەشت و گوزار بەڵام کارمەندەکە زمانی عەرەبی نەئەزانی و بە خەڵکەکەشی ناچار کرد کە بە زمانی کوردی قسە بکەن ئەیوت ئێرە کوردستانە تۆ بێ بە کوردی قسە بکەیت ئەمە ئەکرێت لەگەڵ گەشتیارە بەم جۆرە مامەڵە بکرێت من هاوڕای بەڕێستم ئەم کێشانەمان هەیە بە تایبەتی لە دەروی سلێمانی کە دەرەچی بۆ نمونە من ئەم کێشەم لە بێخاڵ بۆ خۆم دروست بووە لە ئەحماوە کە ئەچی بۆ ئەم شوێنانە ئەم کێشانە بۆ دروزە بێ زیاتر وا پێویستەکە ئێمە ئەزانین ئەو گەشتیارانەی کە لە کاتی بۆنەکانە ڕوومان تێکا پشی شێری بەرەکەی لە ناوەڕاست و باشووری عێراقوێ بدێنە دوێمە شتێکی حتمیە یعنی پێویستە ئەو شوێنە ئەو گەراجە یان ئەو بەڕێزە کە ساحەبی ئەم شوێنەیە و ئەم شوێنە سیاحی هەیە بێ ئەوە درک بەوە بکە کە ئەم گەشتیارانە دێن زمانی عەرەبیانەوێ یەکی نایە فەقیرێ بە کوردی تێگەێنێت نە ئەم کێشەی هەیە نە ئەو کێشەیە بەڵام من مەجبورم ئەبێ خزمەتی جەناب بکەم بۆ زمانەی خۆت جا ئەم کارمەندی کە نایزانێ یان پێ نەگەشتۆ بۆی کە بینێرێتە خولێکی گەشت و گوزاری و فێری کا چۆن ئیستیقبال لە جەنابەت یان لەو گەشتیارە ئەکا ئەبێ هیوادارین کە حکومەت بەسەر ئەمانە بچێتەوە کاتێک کە منە چم مۆڵەتێکی گەشت و گوزاری دەرەکەم ئەبێ لێم پرسێ ئایا کە خۆت چەند زمانەزانی ئایا کارمەندەکانی چۆن نییە ئەگەر نیتە بیکە بەواجب بەسەریا بیکە بە یەکێ لە شەرتەکانی کە ئەبێ ئەم کارمەندانی جەنابەت بەلایانی کەمەوە دوو زمان بزانین بێژگە لە کوردەکە بێ عەرەبیش بزانێت چکە تۆ زۆربەی گەشتیاری ئێمە عەرەبە بەڵام ئیتر ئەگە تۆ ئەی سبێنێ یەکێکی فارسی بۆ هاو ئەی سبێنێ یەکێکی لە وڵاتی تورکیاوە لە شوێنێکی کەوەیەت بۆیە ئێمە ئەڵێن دائمە ئێمە من سپاسی دەستەی گەشت و گوزارەکەم لە ساڵی پێشووە بۆ یەکەمین جارێک نووسراوی دەرکرد کە ئەم گروپاتانە ئەبێ لە ڕێ ئەو کۆمپانیانەوە بێت کە ئیشەکان ئەوەیە چکە بەڕێزت کە ئەڵەستێکی بۆ وڵاتێ بۆ کە گروپێکی گەشتیاری بکە لێرە لەگەڵ کۆمپانیاکان لەوێش کۆمپانیای دووەمە هەیە کە بەرامبەرتە ئیتر تۆ کێشەو نییە ئایا ئەو کۆمپانیایە چۆن بەرنامەکەی دانێت چ زمانێک گەزانێ ئەبێ ئیشەکانی تۆ بەڕێوە بڕێ بەپێی ئەم پرۆگرامی کە ئەداتێ بەڵام زۆر بەداخەوە لای ئێمە تا ئیسا پابەت ناببمەوە تەنها ئەو کۆمپانیانی خۆمان نەبێت کە بگە بەسمان هەیە لەگەڵ شوێنەکان بگرێ هوتێلەکان ئەمیشانە ئەکەنەوە خۆیان هوتێلەکە خۆی لەگەڵ بەڕێزەکە ڕێەکرد کە لەوە چێ شەریکەیەکی نەقل بێ لە بەخاوەیان شەریکەیە بێ کە ئەسڵەن مۆڵەتی نەبێ یەت و ئەم کارە ئەکات و ئەوە تاوەکو خۆت ئەیبینی جاری وا هەیە هەتا لە ئیستیقبالکردن لە هوتێلەکەیە ئەو زانیاریە و معلوماتی نییە کە بتوانێت دڵی گەشتیارەکە ڕاستیکە احتیمالە کە یەکەم نەزرە ئەوەی بینی لە گەشتیارەکەی بینیتر هەموو گەشتەکەی لێت ئەو شوێنی شەڕ و سیاست و ئەو شوێنیەوە نییە وەکو خۆ دەزانی سیاحە زمانێکە کە لە هەموو دنیاە جێبەجێ ئەکرێ یعنی من و تۆ کە من هاتمە لای جەناب و میوان بووم لە شوێنەکەی توە ئەسڵەن با زمانی من زمانێکی هەر زمانێ بێت لە وڵاتیانێ بێت تۆ من سائح حکم هاتوومەتە لای جەنابەت یعنی بەعزێ شوێن هەیە بۆ نمونە تۆ تورکیا ئەڕۆی یعنی وای لە هاتۆ کە ئابرا خۆی فێر کردووە حتا ئەوێ بە چەند زمانی تێوگەێنێ بە کوردی کرمانجی بە عەرەبی دوا دەکەوێت هەر بۆ ئەوەی کە شتەکە و پێ بفرۆشێ و بێت ڕەزامەنی دڵی تۆ وەرگێت لە سووریا لە ئەرد لەمانە هەمووی هەیە یعنی لا ئێمە ژیوادارم ئەو شوێنانە و بە تایبەتی ئەو گەشتیارانەی کە خۆڕسکانە خۆیان دێن پێویستە وتێلەکانە یان لەو شوێنانە کە خەڵکیە چێ بەلایانی کەمەوە با کارمەندێ دوو کارمەندی تیا بێ زمانە بزانێت زۆر باش جا بەڕێزت باست کردوە هەروە ئامارەکانیش پێمان ئەڵێن زۆربەی گەشتیارەکان لە شارەکانی تری عێراقەوە هاتوون بۆ هەرێمی کوردستان کاک عەتاش ئایا ئەم ئامادەیە و ئەم بەهرە لە کوردستانە هەیە لە هەرێمی کوردستان
کوردستان تۆوا بکەیت کەرتی گەشتیاری بەرفراوانتر بکەیت بۆەوەی کە لە وڵاتانی تریشەوە ڕووبکەنە هەرێمی کوردستان؟ وەکو بەڕێستانەزان دایمە گەشت و گوزار وەزارەتێکی تایبەتی خۆی هەیە بەڵام بەداخل لە کوردستان ئێمە دەستێکمانێ بەناوی گەشت و گوزار ینی لە هەموو وڵاتێکە وەزارەتە سیاحە مینیستەری ئۆف دە توریزم ئێمە ئەگەر گەشت و گوزار هەموو ئامادەکارەکانی خۆ تا ئێستا ناڵێن خراپە تا ئێستا زۆر باشە بەڵام ئێمە هیوادارین گەورەتر بێ ئەگەر گەشت و گوزار هەموو خاڵەکانی گەشتگاری جێبەجێ بکە بۆ هەرگەشتیارە بەڵێ شوێنەکەی منیش خۆڕستێکی جوانێکی خۆڕستی تیا کە خۆی گەورە یاینێتێ منتیقەیەکی زۆر خۆشمانێ چەنەها شاخە هەیە لە دەوربانمان چەنەها سەرچاوی ئاویمان هەیە بەڵام ئەمە چی ئەوێ پەرەپێدانی ئەوێ گرنگی ئەوێ بۆ نمونە گرنگی ئەوێ لەلایەن حکوومەت و گرنگی ئەوێ تۆڕێگەکانی بۆ باشکەیە گرنگی ئەوێ کە خەڵکی شارەزای بۆ دانی لە کاتی پێشوازیکردن هەر لە بازگەکەەوە کە ئەم گەشتیارە ڕات ئەچێتە ئەو سنوورانە ئەم شوێنانە ئەبینێ گرنگی ئەوەی کە ساڵانە ئەم شوێنانە تازە بکرێنەوە تۆ هەر لە ناو ستۆدیۆکەی خۆتەوە سێریکە ساڵ بە ساڵ پلانی ئەگۆڕی ئەم دیکۆری ئەم ستۆدیۆی ئەگۆڕی کەواتە ئەم شوێنە گەشتیاریانش ئەبێ دایمە دەستی پێوەی بێ بۆ چونکە تۆ ئەتوانیت پارەی پێپیاکە گەشتیاری بۆ ئەهێنی بۆ نمونە شوێنێکی ئێمە یەک کێشەیەکەمانێ ویستم ئەوەش باسکەم ئێمە لە کاتی بۆ نەڕسمەکانە هەرچی شوێنەکانمان هەیە لە سلێمانیە داخێ بۆ نمونە مۆزەخانەمانە داخێ نمونە مۆزەخانەی ئەم نەسولەکە بە تەکلیف و تەکلیفکاری ماڵیان ئاوا بێ بۆمانەکەنەوە ئەڵێن فەرمو وەرە سەردانەکەتان بکەن ئێمە ئەمەی کێشەکانمانە زیاتر ئێمە گەشتیار لە کاتی بۆنەکانە ڕومانتیەکە کاکە گیان کەچی سێرەکەن شوێنەکانمان داخراوە تەنانەت بازاریش داخراوە تۆ بەیانیانە ڕووی تا ئێوارە ئەسڵەن یەکەم ڕۆژ و دوم ڕۆژ و سێم ڕۆژی جەژم چوتاتە بازار چۆڵ و هەڵ کەسی پێوە نەبوو ئێکاکە گیان ئەم خەڵکە ئەوێت خواردنی ئەوێت ئەوە نانی بەیانەکەی لە ئوتێلەکە باش ئەینانی نیۆڕۆ ئەینانی ئێوارەی ئەم شوێنانە ئەبێ حکوومەت زیاتر احتیمامی پێ بایت لە ڕێی تەوجیهاتەوەیە لە ڕێی ئەو پەیوەندیە هەیە کە لە نێوان حکوومەت و کەرتی تایبەتە کە ئەبێ ئەم شتانە جێبەجێکە و کەرتی تەندروستی فعالکە لەگەڵ ئەوانەیە لە هەموو شوێنەیەکە لە هەموو فلکەیەکە لە ناو شارە ئەبێ ئیسعافێکە بێ چۆن تۆ شوێنی هینی حەریقدانێ بێ ئەمانە دانی لە شوێنەکانە خەتەکان خەتە گەرمەکان ئەبێ کاری خۆی بکات بۆ ئەوەی خوا نەخواستە لە شوێنێکە گەشتیاری خۆڕسک ئەو گەشتیارانە ناڵێم بەڕێی بەرنامەوەین ئەو گەشتیارە خۆرسکانەکە خۆیان دێنە ئەم شارانە بۆ ئەوی کە کێشەیەکی بوو بزانێت لەگەڵ چی قساکە هەرچەنە خۆشبەختانە بەڕێوەبەراتی گەشت و گوزار لە سلێمانی بەشی پشکنینی هەیە لە بازگەکانە ئەمە ئێن بەڵام تا ئیسا ئێمە هیچ کێشێکمان بۆ نهاتوە هیچ کەسێکیش پەیوەندی پێ نەکردوین کەواتە ئەمە ئەوە دەرەخا کە حکوومەت پلانەکانی زۆر باشە و ئێمە ژۆک و کەرتی تایبەت هاوکاریمان کردووە بەڵام نەگەیشتونێتە ئەو ئاستەی کە گروپێک بێت وەکو وڵاتانی کە ئێمەش هەموو شتێکیان بۆ بکەین باشکاگەتان نەخشەیەک هەیە کە گەشتیارێکی خۆڕسێک خۆی بەڕێزت باسکە ئەگەر لەگەڵ گروپاتانەیەت ئەگەر ڕێبەرێکی لەگەڵان نەبێت خۆی بێتە یەکێک لە شارەکانی هەرێمی کوردستانەوە لەسەر ئەم نەخشەیە شوێنە گەشتیاریەکان هەموو ئەو شوێنانەی کە مەبەستێتی سەردانی بکات لەسەر نەخشەکە دیاری کرابێت بەڵێ چەنەها نامیلکە و پروشە دەچۆ لەلایەن بەڕێوەبەراتی گەشت و گوزارەوە لە سلێمانی لە کاتی بۆنەکانە لە بازگەی تاسڵوجە هەیە لە فڕۆکەخانە هەیە لە بازەکەی کەواتە بە هەر گەشتیارێک ئەمانە بەڵێ ژمارە هێڵی گەرمی لەسەرە کە هەر گەشتیارێک خوا نەخواستە لە ئوتێلەکە کێشەی بەو پیا بوو لە ڕێستورانێکە لە شوێنەکە بەرگریەکە بوو بۆ هەرچی سەبەبێ بتوانێت پەیوەندی بکات و تیمەکانی گەشت و گوزافریاکەون و زۆربەی کات ئێمە ژەرگەڵ خۆمانەکە ئەو لیدەرانە کە ئەنێرین لەگەڵ گەشتیارانە حتا وتومانە گەشتیاری شوێنی کەش بووی گەشتیاری ئێمەش نەبووە گە کێشێکی هەبوو بتوانن هەوڵی بۆ بن بە تایبەتی لە کاتی چوونە ژوورەوە بە شوێنە ڕسمەکان بۆ ئەو شوێنانێک کە شوێنی تەرفی هەیە بەڵێ ئەوانەمان هەیە زۆر باشە بەپێی ئەزمموی چەند ساڵی بەڕێزت لەم بوارەیە فستیڤاڵەکان فستیڤاڵە کەلتوری و با بڵێن فەرهەنگیەکان فولکلۆریەکان توانیمیانە ڕۆڵ بگێڕن بۆ ڕاکێشانی سەرنجی گەشتیار یەکێک لەو بەرنامانەی کە تۆ سەرنجی گەشتیاری پێڕاکێش وەکو ئەرزم کردی ئەو خزمەت گوزاری جوانەیە کە ئەیتە یعنی سبێنێ من خزمەت گوزارێکی وا پێشکەشکەم بە جەناب لە سا هەفتا و هەشتای ئەو بەرنامەیە بێکە ئێم بە جەنابەت تۆش ڕازێبی تۆ جاری دوم ئەڕۆیتەوە لەگەڵ برایەکتایە جاری دوم لەگەڵ ئایلێکی کایە یەکێک لەو خۆکارانە کە ئیسا لەخوا بەزیابێ هەیە و ڤیستیڤالە جۆرەکانە کە لە کوردستان و لە شاری سلێمانیە ڕوایە بۆ نمونە ڤیستیڤاڵی هەنار کە بوو لە هەڵەبجە خۆت ئەیبینی ئەو کاتی ئەو ڕۆژە ئەوەی تااقەتیش نەبێ هەرچێ بۆ ئیتر بۆ ڤیستیڤالەکە چێ بە ئەوامری ماڵەوە ئەچێ بە هەرچێگە چێ بەڵام گروپاتەکان هەمووی ئەبین بۆ ئەوێت چکە خینەوە ڤیستیڤاڵی وەکو ڤیستیڤاڵی تامتان بینی لە فترێ پێشی سا کە سپۆنسەری هەر کورسات بوو لەناو پارکی شارە ئەمانە هەمووی هەیە ئێوە خۆتان بۆ نمونە لەم کاتانە کە ئەزانن ئیتر فستیڤاڵێک نزیکە لەگەڵ کۆمپانیاکانی دەرەوە
هیچ لینکێک دروستەکەن ئاگاداریان بکەنەوە بۆەوەی کە بانگەشە بکەن بڵێن فستیڤاڵی وهەیە لە هێرێن بۆەوەی کە لەو کاتانە سوود لە دەرفەتەکەەوە یەکێک لە بەرنامەکانی ئێمە ئەوەیە ئەگەر گروپاتیشمان نەبێت لەو کاتە ئێمە بۆیان بازەکەین شتێکی وهەیە ئەو وەختە تۆ ناچی گروپاتێکی بڵێن چوارشەوەی بۆ بکەیتەوە وەکو گروپاتەکانەکە گروپاتێکی دووشەوەی بۆ دوو ڕۆژ و شەوێکی بۆکە یەت سەردانی ئەو شوێناکات و هەنێ لە پێداویستەکانی خۆشیەخرێتەوە و ئەگەڕێتەوە بڵێ ئێمە ئیشەکەمان ئەوەیە بە هەر شێوەیەک بێ بتوانانی سەرنجی ئەم گەشتیانە ڕاکێشن جا بۆ فیستیڤاڵی ئەم فیستیڤاڵانەیە بۆ فیستیڤاڵی عشایرەکانەکە ڕوئایات و هیوادارم لە مۆلا حکومەت حتا کارکە لەسەر فیستیڤاڵی وەرزشی فیستیڤاڵیکە ئێستا فیستیڤاڵی وەرزشی فیستیڤاڵی گۆڵ لە کارگەی کەلتورکە بەڕێوەچێت گەشتیارێک هەبێ ڕەنگە حەسکات بینەری یاریەکان بێت جا لەسەر شاشێکی گەورە بینەری یاریەکان بێت جیاوازی هەیە ئەمە خۆ یەکێکە لەوانەیە کە ئێمە ئیخینە ناو بەرنامەکانمانە ئێستا دوو ڕۆژی کە خۆ دەزانین لە سلێمانی پێشانگای سونی ئەفل عێراقا لە هەموو عێراقاکەت و هەرچی وەزارەتی پیشەساسی لە ناوەڕاست و باشووری عێراق وەزیرەکەی دێت و لە شارەکانێکەوە دێت و ئێستامە پێشەوەی بێم خەریکی حجزکردنی شوێنانی بۆی ئەمە خۆی لە خۆیان ماهیەتێک و جوانێگە بە سلێمانی کە ئەم شتە لە ناو سلێمانی ئەکرێ و لەم کاتەشە ئەکرێت لە مانگی نوێ ئێمە گەورەترین پێشەنگای گەشت و گوزارمانەیە کە تیا بتوانانی لەسەر ئاسی ناوچەکە زۆربەی زۆری وڵاتان بە تایبەتی ئێران و تورکیا ئەمانە بەشداری پێ بکەن خۆی لە خۆیان بێژگە لەو شوێنانێکە بەشدارە بن گەشتارێکی ژوەکاتە ئەم شوێنانە بەڵێ یەکێک لە هەرە کارە گرنگەکان بەڵێ بوونی فیستیڤالەکانە بوونی کۆبنەوەکانە ئیڤێنتەکانە لە شای سلێمانی ئێمە ئیڤێنت ڕویای هینی پزیشکیە وەکو خۆتان ئاگادارن شتیکە هێرینی زانکۆی سلێمانی ئەمانە هەمووی خەڵکی بۆ کۆکاتەوە لە شارەکانیکەوە خەڵکی کێدوەکو ئەرزم کردی هەر کەسێک لە ماڵەکەی خۆی تا شوێنێکە ڕۆژ 80 کیلۆمەتری بڕی و مایەوە لەو شوێنە ئەگەر بۆ شەوێکیش بێ ئەمە خۆی گەشتیارە حەقیقەکە ئەم گەشتیارەیەکە هێت لێرە ئەمێنێتەوە مەسرفی ئەکات کە تەقدیدیان بۆی ئەکەن ئەم مەسرفە لە 150 بۆ 200 دلار ئەبێت و لەمە ئیسفادی بۆکی ئەبێ بۆ شوێنی مانەوەکەی ئەبێ بۆ ئەو ڕێستورانە ئەبێ لە کۆتاییشدا حکومەتیش ئیسفادی ڕئیسەکەی لێکاتەوە لە ڕێی باجەوە لە کۆمپانیەکانەوە وەریەگرێت کاک ئاتا ئەمە زۆرمان بیستۆ بۆ نمونە ئێمە کاتێک بەرەو هەورامان چون ئەم قسەیە لەناو خەڵکە ئەوترێت بۆ مناڵن لەبەر بۆ نمونە عەرەب تۆ ناتوانانی جێگە پارکێک بدۆزیتەوە شوێن نییە نانێکی لێ بخۆم لە کاتێکا بە قەدرێم گەشتیارانە بزانێت لە ڕاستی چون خزمەتەکەن ئەمە چۆن ئەکرێت تێڕوانینی کۆمەڵگا بگۆڕێت خەتای خەڵکیش نییە لەوانەیە ئەو پێداویستێکی لەو کاتاوی بۆی بەردەست نەبێت لای وایە ئەبێ یەکەم جار بۆ ئەو دابین بکرێت اینجا بۆ گەشتیارەکە چی بکرێت بۆ ئەوەی کە ئەو گەشتیارانش کە ڕوئەکەنە هەرێمی کوردستان قەرباڵغیەک وا دروست نەکەن خەڵکەکە بێزار بکەن خەڵکەکە کە بێزار بوو ئەگەر بوونەمە گەشتیارێکی بینی بە تووڕایی و مامەڵی لەگەڵا بکات. من لە بیداتە عینەشتم باس کردەوە دایمە دانانی پلان ئەم کێشانە کەمەکاتەوە سابینیت ئیمساڵ ئەو زەجە و کارە ساتی لە وڵاتی سعودیا ڕوویا چی بوو ئەم وڵاتەوتی من ئیمساڵ ئەتوانم ملیۆنێ بە ملیۆنی و خەڵک وەرگرم بەڵام شتەکە زیاتر بوو نەیتوانی ئێمەش بە هەمان شێوە من خەڵکی ئەم شارم خانەخوەی خۆمە بەڵام کابراایکی بیانی کەیت ئێمە ئەوەنە ڕۆشنبیری گەشت و گوزاریمان نییە کاکە ئەو یەت ڕۆژێک دوو ڕۆژە بەڵام منەتوانم هەفتەیەکە بێمەوە جارێکە بێمەوە لەبەرەوەی شوێنی خۆمە زیاتر من وەکو خۆم ئەڵێم ئەبێ ئەهمیەت و ئەولەوێت بەو بدرێت بەڵام ئێمە کە بچینە ئەو شوێنانە ئەبینی نەخێت احتیمال بە گەشتیارەکە ئێمە خۆمان عاجز دەبین ناڕەحەت دەبین بەوە بەڵام من هیوادارم کە ئەو شوێنانەکە ئەچین بۆی ڕێگەکانی باشتر بکرێ ئەو شوێنی ڕاگررتنی ئۆتۆمبیل کە تۆ ئەزانی ئەمەنە گەشتیارە ڕوتێ ئەکا تۆ بییتە سەر شاشەکە ئەڵێ منەوەنە 1000 کەس ڕووی کردێتە منتیقەکەی من ئەبێ دابینی ئەوەش پێی کە ئەوەنە 1000 کەسیە ئەبێ ئەوەنە چەند سیاریان پێ چەند پاسی تایە ئایا ئەو پاسانە ئەتوانێت بچێتە ئەو شوێنانە نەخێت کەواتەکە ناچێتەوە بێ شوێنی وەستانی پاسەکانت هەبێ بە جیابێ شوێنی وەستانی سیارێکت هەبێ بە جیابێ ئەبێ ڕێگەکەی وا بۆ خۆش پێ زۆر بە ئاسانی بڕوە ئەبێ ئەم شوێنە بچووکانە گەورەتر بکرێ فراوانتر بکرێ ئەو ڕێگەوبانە زۆر جارەی چاڵی وایتیایە پێمە بێ هەموو خەڵکینا ئەو پاسە هەمووی ئەو ڕێگەوبانەگە بەڕێزی ببینی بە تایبەتی کە سەرەکەی بۆ سەرەوە بۆ ئەحما و بۆ سەر چاوی زەڵم ئەبێتە سکەتل مۆتۆ خۆتان بیدینتە یعنی وەکو والیاتۆ تۆ لە مەدینەتە ئابێکا بە سیارێک بم نەما ئەچیتە سەرەوە ئەی ئەمە بۆ چاناکرێ ئەی بۆ حکومەت کە بیاوێ ئیسفادە بکات و ژێرخانی ئابووری خۆی بەخۆتە ئەبێ ئەم شوێنانە ئیسtisمارێکی وای تیا بکە کە خەڵکی دێت بگەڕێتەوە بۆ ئەم شوێنە نەک بترسێ و هەست بە سەلامەتی هەست بە ئەمام کە هەست بە سەلامەتی بکە کە بە سەلامەتی چێتە سەر و ئەگەڕێتەوە خوارەوە بەڵێ زۆربوونی گەشتیاران لەو کاتانەیە بۆ هەوای فێنکەکەی کە ئەچیتە سەر و ئەم هەوا خۆشە لێدا هەمووی حەزەکە بچێتە سەر و بگەڕێتەوە
ئەمە خۆی لە خۆیان بەریەکەوتن دروستەکە کاکە لە تیکتۆکا بڵاوەوە ئەم خەڵکە چێکا لێرە برای بەڕێزم ئەمە هەمووی گەشتیارە ئەبێ ئێمە ڕێزیان لێ بگرین ئێمە چۆن ئەچین بۆ کیش و بۆ شیمالی ئێران لەوێ بە جوانترین شێوە ڕێزمان لێ ئەگرن شوێنەکانمان بۆ دابینەکەن هاوکارمانە بن ئەبێ تۆش لێرە ئاوە هاوکاری ئەو خەڵکەوی بە تایبەتی ئەهلی منتیقەکە خۆی ئەبێ بزانێ یعنی لە ئەهلی منتیقەکەش من هیوادارم خۆشیان ڕۆشنبیرێکی وە زانیاری و ڕۆشنبیرێکی گەشت و گوزاریان هەبێ کە کاتەیەت ئەسڵەن دایمە زەردەخەنە لەسەر لێی بێ بەڕێزی داوای شتێکی لێکە کە زمانەکەش نەزانێ ئەوەنە بە شێوەیەکی وە وەڵامی بیتەوە کە فعلەن ئەبێ ئەو شتە لە تۆ بکرێ ئەزانێ ئەو شتە هەربێ لای تۆ بێ هەربێ لای تۆ ڕاستیکیش هەبێ لەو کاتابوون منە نەڵێن ئەمە گەشتیارە ڕۆژ تازە نایبینەوە قەنە با گرانتر پی بفرۆشم وانە نە ئەوە نەبێت تۆ مصداقیت وا لە خۆ دەکات کە گەشتیار زیاکەیتەوە مصداقیت لە هەل لەو بەرنامەی کە لە یەکەم دقەوە دەست پێکاو لە بازگەکانە ئەڕۆیت و بەڕێزی وەریەگریت ئەمە والی ئەکا کە ئەم گەشتیارە دووبار و سێبار و چواربارە بێتەوە بەڵام تۆ هەل لە بدایەت وەکو کاکە فەرمی تۆ هەل لە شوێنی ئیستیقبالەکە لە یەکەم شوێنەوە بە شێوەیەکی جوان ئیستیقبالی لێ نەکرد وەڵای ئەو نەزڕەی وەرگرت تا ئەخیر هەر ئەو نەزرێت تا ئەگەڕێتەوە هەرچێکیشی بۆ بکەی هەر ئەوەیە بۆیە من داواکارم ڕەنگە زۆر زووتر گەشتەکەی کۆتایی ببێنێت و بگەڕێت خواخواتی بگەڕێتەوە کاکە من دوێنێ و پێرێ گروپاتی واوا هاتوۆتەوە بۆمان باگراوندی واوایان بۆ نردومەتەوە شەریکە ئەڵێ هەر کە چوومەتە ئەو دی سنوورە و بێزار بوومەتەوە خواخوا مە بگەڕێمەوە بەڵام تااقەتم نەبوو لە بەرەوی ژن و مناڵەکەم لەگەڵا بۆ لە بەر دڵی ئەوان مامەتەوە یعنی کەواتە ئێمە بە هەمومان هەم کۆمپانیەکان ئەڵێم هەم کەرتی تایبەت هەم ساحبی دوکانەکان هەم ساحبی شوێنەکان ئەو کارمەندانەی کە لە مۆزەخانەکانە ئەیشەکەن ئەمانەکەن هەمومانە بێ دڵێکی فراوانمان هەبێ ئەبێ هەمومان تەقبولی ئەوە بکەین ئەم گەشتیارە ئەنوا ئەشکال پرسیاری لێکابێ بە دڵێکی فراوانەوە هەمووی جواب بیتەوە ئەبێ لە ئاستی ئەوەیە بیت کە تۆ مادەم منتیقەکەم سیاحیە ئەو بەچایەکی سیاحی و سێری منەکە کاکە گیان ئەبێ ئەم کابرایە معلومات و زانیاری گەشت و گوزاری هەیە ینی ئیتر حەقینی ئەو بە عقلی خۆی هەزار پرسیاری لێکات تۆش دەبێ بە پێی توانای خۆ هەمووی جواب بیت و دڵیشی ڕازی باشە داشکان لە نرخەکانە لە ڕێستۆرانت و لە شوێنە گەشتیارەکانە تا چەند گرنگە بە تایبەت ئەگەر ڕێژەیەکی زۆر گەشتیار بە یەکەوە بە یەک گروپ سەردانی ئەو شوێنە بکەن بەڵێ پێش ئەوە وەکو ئەرزم کردی ئەگەر لە ڕێی بەرنامەوە بێ بەڵێ تۆ خۆ داشکانەی بۆ کردووە و هەستایی بەم داشکانە و پێشیاڵێ ئەڵی کاکە نرخەکان ئاوە ئەگەر خۆشت پێخۆشە داوای خواردنی شتێ بکەی بڵێ بەڵام شوێنەکانیکە کە بچیت و یەکێکە لەگەڵان نەبێ بە تا تی زمانەکەشکەی ئێرە نەبێ و دادە فەرمی نەداشکانی بۆ کرد و نەهێشتێکیشی بۆ کرێ ئەگەر ئەو لیژنە پشکنیانە نەبووە کە ئەوانیش ناتوانێت زۆر فریا هەموو شوێنێ بکەون باوەرە هەبێت جاریوای کێشەیوامان بۆ دروستە بێ تەنانە نرخ لە وتێلەکان ئەگرانترە بێ بەڵام خۆشبەختانە بەڕێبەراتی گەشتی گەشت و وزار لیژنێکی هەیە پشکنین ینی نەنستۆ 24 سعات لە گەڕانن بەسەر هوتێلەکانە بەسەر ڕێستورانەکانە بۆ ئەوەی نرخ لە شارەکانی لە شاری سلێمانیە زیانەکات و لە شوێنەکانی کەش هەرێکە بە پێی ئەو بەڕێبەراتی کەتیایەتی ئەوانیش بەردەوام پشکنینەکەن بەسەر شوێنەکانە بۆی نرخەکان زیانەکات باش کاک عتاوەکو دووە پرسیاری من لە بەڕێزت هەر ئێوە وەکو خۆتان کە ئەو کۆمپانیانەی لەم بوارە ئیش ئەکەن تا چەند گرنگە ڤیددیۆی ڕێکلامی بۆ نیشاندانی جوانی سروشتی کوردستان کتێب هەیە بۆ نمونە یان ساڵنامە ئەمانە ئەوانەی کە هەڵ ئەواسرێت هینی باڵێن ڕۆژمێرە ئەمانە تابلۆکان بەشێک لە جوانی سروشتی کوردستان لە ڕێگەی ئەمانەوە ئێوە ئاشنای بکەن بە گەشتیار بۆەوەی کە هەر بە بینینی دیمەنەکان بڵێ مە حەزم دەوێ ئەبێ بچم بۆ ئەو شوێنە زۆر ڕاستە ئیشی گەشت و گوزار ینی یەکەمینان بڵێ کە دایمە لە دەستی حکومەتای ئەمانە ئیشی دووەمی ئەکەوێتە سەر ئێمە وەکو کەتی تایبەت و بە هاوکاری جەنابتان وەکو ڕاگەیاندنەکان ئەوەنەی ئێمە ڕاگەیاندن هەڵەستین بە پیشاندانی جوانی ناوشارەکانی سلێمانی و ناوشاری سلێمانی و ناوشارەکانی کوردستان تەسەورەکەم بەڵێ سروشتی کوردستان بەگشتی تەسەورەکەم حکومەت حتا لە ئیڤێنتەکانی خۆیان ئەمانە نەکا چکە ئەو بڕیار دەرەکا و ڕێگە خۆشەکە کە ئێمە کارەکانمان بکەین هەموو کۆمپانیایکی گەشتیاری ئەوەی کە کاری هێنانی گەشتیاریان بدنە دەروی گەشتیارە لە ڕێی سوۆسیال میدیا لە ڕێ ئەو ڤیددیوانەی خوانە لە ڕێ ئەو ڤیددیوانە کە بە تایبەتی ئەچینە گرین لەسەر شوێنەکانە لەسەر ئەم هوتێلی پێنج سێرەوە لەسەر ئەم چوارە سێرەوە لە ڕێ ئەمە زیاتر ئێمە گەشتیاری پێڕ ئەکێشین کە بۆی بتوانین کە گەشتیارێ یەک ئەم شوێنەی بینی بە تایبەتی خۆمان بە پراکتیکاڵی بە ئەمەلیەتین بۆ یەکەین ژوورەکانی بۆ ئەگرین کە پێمانەڵێ ئەمە وایە هەر یەکە بە پێی نرخی خۆی بۆی دابینەکەین و هیچیش ناڕەحەت نابێت و لێشمان ڕازیە و دوایش کە ئەگەڕێتەوە زۆر سوپاسیشمانەکەت باشەکە کاتاوکو دۆ پرسیاری منیش حەزی گەشتیار تا چەند نەبەرچاوە گیرێت بۆ منە گەشتیارێک لە خۆڕووی عێراقەوە بێت بۆ هەرێمی کوردستان ڕەنگە حەزێکی هەبێت و حەزکە سەردانی کۆمەڵە شوێنێ بکات جیاواز بێت لە گەشتیارێک بۆ نمونەکە لە وڵاتی ئێرانەوەی لە هەر شوێنێکی ترەوە سەردانی هەرێمی کوردستانەکەات وەکو خۆ دەزانین هەر گەشتیارە و کە کاتێکت پلان و بەرنامەی خۆی هەیە تر هەیە حەزی
بە چەنەها شوێنە تۆ نابێت دڵت بڕەنجە لەو شوێنانی کە ئەو داوایەکە بۆ منە بە ڕۆژ بەرنمەکەی تاوا بێڵێ شۆ منە مێ بچمە فلانە شوێن یعنی تۆ بێ ڕێگەنیشانێت بێڵ و فلانە شوێن لەوێ و فلانە شوێن ئەمە لە ئاستی بەرنمەکەی لە بەرنمەکە ئێمە دەرچۆ بەڵام شۆ بدەیت دەرچیتەوە بەڵێ پاسەکەی بۆ نێری و ئەیبێ بۆ ئەو شوێنانەیە خۆی چکە من ئەگەر ئەو ئاسو خوازانەی خۆم بە شانازی شۆ ئەماڵێ یعنی چکە من گرنگە ڕێبەرەکە یا گروپە گەشتیارەکە حەزی خۆی فەرز نەکا بەسەر و گەشتیارێ نەخێ من بەپی بەرنمەکەی جەناب دەڕم چکە من بەرنمەیەک دێمێ ئەو کۆمپانیای لەوێ ئەوەی بۆ ئەلانەکە ئیتر ئایا ئەمە شەو دیجێ ئەوێ لە من شوێنی دانیشتنی ئەوێ لە من ئایا بەعزە شتێکی کێ ئەوێ لە من بە شوێنی ئیسراحەتی خۆی ئەوێ من شوێنەکەی پێ پیشانەیەم ئەگەر نەشم لەگەڵ یا شوێنەکەشی پێ پیشانەیەم و بتوانم لیدەرێکی پیا بنێرم لەگەڵ یا بۆ ئەوەی بتوانێت کاتەکانی خۆی بەرێ بەسەر چکە من مادەم کارەکەم ئەمەیە کە گەشت و گوزارە و هەڵم ژاد و کەمە ئیشەکەم بێ وەکو ئەرزم کردی هەر کەسێ ڕوو کاتە شارەکەی ئێمە وەکو ماڵەکەی خۆم ئەبێ خزمەتی کەم چکە من سلێمانی بە ماڵی خۆم ێزانم و فەخریشی پێوەکەم لە سلێمانیم چکە ئەو ئارامی و ئاسایشی کە لە سلێمانی ئاهەیە ئەو هاوکاریە و ئەو خزمەت گوزاری جوانانی کە لەلایەن ڕاگەیەندنەکانەوە لە سەیتەرەکانەوە پێشوازی لە خەڵکەکە لەو شێوە جوانەی کە هەیە لە ناو سلێمانیەوە پێویستە لەسرم کە منیش خزمەتی ئەو گەشتیارەکەم بە پێی دڵی ئەو لە سا هەفتا هەشتای ئەوەی کە لە دڵیاتی بۆی بەرمە سەر ینی من کارەکەم سەرکەوتوو سپاس بۆ تۆ.